سڵای خۆی گەورەتان لەبێ خۆشەویستان. یەکێ لە دیاردەکانی نێو بەرگەهەوای زەوی کە ڕوودەدات و ئێمە دەکەوێتە بەرچاومان ناسراوە بە دیاردەی ستونەکانی خۆر یان ستونی خۆر یان سەند پیلار یان تەنانەت بە ستونی ڕووناچیش ناسراوە. با بزانین خۆشەویستانم ئەم دیاردەیە چییە و چۆن ڕوودەدات. دیاردەی سەند پیلار یان ستونی خۆر کاتێک ڕوودەدات کە کریستاڵەکانی سەهۆڵی ئاو کە لەسەر شێوەی هەڵواستراون بەهۆی دابەزینی پلەکانی گەرما و بەستانی دڵۆپەکانی ئاو دڵۆپەکانی هەڵمی ئاو بۆ کریستاڵی شەشلایی ئەمە هەر یەکە لۆ دڵۆپان لە شوێنی خۆی وا دەکات کە وەک ئاوێنەیەک تیشتی خۆر کە باونێ لە کاتی ئاوا بوون بیداتەوە بە گۆشەیەکی واکە هەمویان بەیەکەوە لەسەر یەک ستون دەبن و ڕێز دەبن و ستونێکی ڕووناچیمان بۆ دروست دەکەن کە بەهۆی بەرکەوتنیان بە تیشتی خۆرەوەیە. جا خۆشەویستانم مەرج نییە تەنها خۆر ئەم دیاردەیە دروستکار بەڵام بەشی هەرە زۆری ئەو دیاردانە دەگەڕێتەوە بۆ خۆر لەبەر بەهێزی ڕووناچیەکەی. زۆر جاری وایە مانگیش ئەم دیاردەیە دروست دەکات لە هەندێک حاڵەتی دەگمەن بەڵام وەکو باسم پێویستمان بەوەی کە پلەی گەرما زۆر نزم بێت و کریستاڵی سەهۆڵی ئاو دڵۆپە هەڵمەکانی ئاو بەستا بێت لە ئاسمانەوە. مانگ جاری وایە ئەم دیاردەیە دروست دەکات. هەروەها سەرچاوەی ڕووناچی بەهێزیش لە سەرزەوی بە هەمان شێوە ئەم ستونە ڕووناچیانە لایت پیلارانە دروست دەکات. هەندێک جاریش لە نێو هەرێمی کوردستان هەست بەوە کراوە کە هێڵی ستونی ڕەنگ سوور یان ڕەنگ پرتەقاڵی لە ئاسمانەکانی باشوور و باکوور دەبیندرێت بە پێی شوێنگەی جوگرافی و جاری واشەیە دەرکەوتووە کە ئەمە تەنها بەهۆی ڕووناچی شکانەوەی ڕووناچی پاڵاوگەکانە کە ڕووناچێکی زۆر بەهێز بڵێسێکی زۆر بەهێزی ئاگرێەوە دەدەچێت کاتێک کە بەم کریستاڵانە دەکەوێت ستونێکی ڕنگ سوور دروست دەکات و خەڵکی پێیان نامۆیە و هەندێک جاریش بە دیاردەی UFO دەفرە فڕێوەکانیش لە قەڵم دراوە. ئەجینا ئەمەشیان دیاردەی ناسراو بە ستونی ڕووناچیە یان ستونی خۆر. ڕۆژی هەینی ڕابردوو ئەم دیاردەیە کەوتە بەرچاوی من و توانیم لە ڕێگەی کامێراوە چەنگرتەیەکی بۆ بگرم کە لە ناوچەی دەشتی ناوکوور لە بادینان بوو. ئێستا سەیری دەکەین خۆشەویستانم ئەم دیاردەیە لە ڕۆژی 24 یەکی 2025 لە کاتی ئاوابوونی خۆر ڕوویدا. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.